هەروەها بە نیسبەتی کەرامەتی ئافرەتیشەوە پیاو بە پێی سروشتی خۆی پیاو ناگەڕێت لە خۆشەویستی پیاوە گەڕێت لە جنس ئەو خۆشەویستی تعبیرکردنەوە هەموو ئەدەبیاتانێک کە ئەبینین لە هەموو شعرانەیە و هەموو غەزەلێک کە پیاو دایناوە لە هەموو زمان و قەومەکانە هەمووی کردەکردی کەڵەشێرە هەر بۆ ئەی مریشکەکە بێتە نزیکی و بەسەریا بفسێ کە بەسەریا فسا تەواو لێی دوورەکەوێتەوە ئەڕوە لەبەرەوە کەرامەتی ئەم ئافرەتە لێرە ناپارێزرێ کەرامەتی ئافرەتی هەموو ئافرەتێکی متەزین ئەوەی کە بێدینیشە لە ئەوروپا ژەژی ئەویش باوەڕی وایە کە بێوێ لەگەڵ پیاوێکا بژی و خێزان دروستکە مناڵ بخاتەوە لە چوارچێوەی ماڵێکا بژی لەبەرەوەی ئیسلام تەمان پارێزگاری ئەوەشی کردو بۆیە ڕێگاکانی زیناشی گرتووە چونکە زینا بەڕاستی ماڵەکان وێرانەکە کۆمەڵگە هەڵەوەشێنە عەداوەتێکی زۆر و دژمنکاری و کوشتنێکی زۆریش لە بینی خەڵکیە دروستەکە هەر لەم ئەوروپایە لەم ئەوروپای وڵاتی ئەوروپی نییە کە ڕۆژانە خەبەری لێ نەبیستین یا خەڵکێک گەچێتە زیندان لەوێ ئەبیستین سەبەبەکە ئەوێ لەسەر مێینەیەک شەڕیان بوو مێینەکە گەر بە زینا بەبەشی هەمویانەکە بەڵام کوڕەکان شەڕیانە لەسەری نێرینەکان شەڕیانە لەسەری ئەوە لە بەرەوانەیە کە خوای پەروەردگار ڕێگای لێگرتووە ئینسانی مسلمانیش حتمە نەبێ ئەوانە بپارێزە ئەمما مجتەمەعێکەوە خۆی داڕزا و خۆی دوورە لە ئیسلامەتی دوورە لە ئەخلاقی پارسەنگ وەکو مجتەمەعی لەشفرۆشەکان ئێوە خۆی ئەگەر ناچار نەبوو بێ بۆ لەشفرۆشی ئەوە بەڕاستی ئینحرافێکی لە سیما و سیفەتی بەشەریەتەکە کردو